ئافرەتی وا هەیە کە قسەت بۆ ئەکا خەریکە ئەتکاتە ئاو. الحەمدولله ئێستا تەلەفۆنم نییە و بە گشتی ئەڵێم جوابی کەس نادەمەوە لەبەرەوەی بێزار بووم و گوێم کەڕ بوو. ڕۆژێکیان لە ماڵ خۆمانە دانیشت بووم ئافرەتێک تەلەفۆنی کرد. ئەمە بۆکو بەسەرهات بۆتان باسەکەم بۆ ئەوەی هەر ئافرەتێکی موسڵمان تەلەفۆنی بۆ هەر مامۆستایەکی ئاینی کرد ڕێز لە خۆی بگرێ بزانێت چۆن قسە لەگە خەڵکاکە. مامۆستا گیان بە قوربان وتم کاکە تو چی منی بە قوربان منەبی؟ یا من دوو مانگە دایکم نەویتە بە قوربانت بم. خێزانەکەم هەڵە تەنیشت تا ئیسەوا قسەی بوو وەڵای مامۆستا زانی تو ئەو زەلامەنیت کە لەوتم بەڵێ من ئەو زەلامەنیم تونڕەوم بە کەڵک هیچ نایم. پرسیار شەرعیت هەیە بیکە گەر نادایە خەمەوە سەردا. خۆتانی چاک چاکە زانن کە ئافرەت دەن خۆی نەرمەکاتەوە چی لە پیاوەکە. مامۆستا گیان تەلەفۆنەکە مامۆستا گیان سلفەکەم بۆ دەرنەچوو. کورە تو عیب ناکەی لە خۆت تەلەفۆن کە بڵێ مامۆستا ئەحمەد سلفەکە ناوماتەتەوە نەهاتەتەوە خوا حافیز دایخەرەوە ئەگەر لە مەکتەب سلفەت کردووە ئەگەر لە زانکۆ ئیشت بە مامۆستایەکەیە ئەگەر لە دایرە ئیشت بە هاوڕێیەکت هەیە ئەوە تەلەفۆنە تۆیکەی بە قوربان لەکوێی تو حەق چییە بە قوربان؟